ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوومەتۆلاتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرتاش سەردێڕی چەند هەواڵێک پەیوەستبوونی شۆفێرانی ئۆتۆبۆس بە مانگرتنی سەراسەری کامیۆنداران کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارگەی کۆنکرێتی جوانڕۆ بەیاننامەی هاوبەشی چالەکانی شۆڕشی ژینە بۆ پشتیوانی لە کامیۆنداران و نانەواخانەکان پاڵپشتی چالەکانی مەدەنی و ژینگەی کوردستان لە مانگرتنی کامیۆندارانی ئێران سەپاندنی سزای زیندان بەسەر کارۆ عەلیداد لە مەریوان گواستنەوەی ئومید ئیبراهیمی بۆ زیندانی شنۆ پاڵپشتی پارلەمانتارێکی ئەوروپا لە وریشە مورادی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی و کۆبوونەوەی لایەنگرانی حیزبی سۆسیالیستی چەوساوەکان لە دیاربەکر پەیوەستبوونی شۆفێرانی ئۆتۆبوس بە مانگرتنی سەراسەری کامیۆنداران بە پێوەی دوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە شۆفێرانی ئۆتۆبوس لە چەند شاری ئێران پەیوەست بە مانگرتنی سەراسەری کامیۆنداران بوون و ڕێژەی و شارانی شۆفێرەکانیان مانیان گرتووە گەیشتووەتە 140 شار بەپێی ڕاگەیاندنی یەکێتی کامیۆندارانی ئێران 3 شۆفێر لە بەندەر عەباس و بەندەر لێنگا دەست بەسەر کراون و هاوکات ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ویدیۆی دانپێدانانی زۆرەملەی شۆفێرێکی دیکەیان لە تەلەڤیزیۆنی ئوستانی خۆزستان بڵاو کردوێتەوە یەکێتی کامیۆندارانی ئێرانیش وێڕای شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی ڕژێم ڕایانگەیان نزیک بە 500,000 کامیۆنداری یەکگرتوومان لە ئێراندا هەیە و هەزاران شۆفێر لە شرکەتەکاندا کار دەکەن بەدەست بەسەرکردنی چەند کەس ناتوانن مانگرتنەکە بشکێنن و شۆفێرانی بار هەڵگر تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە مانگرتنەکانیان ئەدەن کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارگەی کۆنکرێتی جوانڕۆ ڕۆژی پێنجشەمە هەشتی جۆزەردان کرێکارانی شاغڵ لە کارگەی کۆنکرێتی جوانڕۆ دژ بە دەرکردنیان لەسەر کار خۆپیشاندانیان کرد بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەڕێوەبەرایەتی کارگەی کۆنکرێتی جوانڕۆ بەهۆی نەبوونی کارەبا چوونە سەرەوەی ڕێژەی باج و نەبوونی سوتەمەنی کرێکارانی ئەو ناوەندەی لەسەر کار دەرکردووە و کارگەی داخستووە کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە ناوەندی شرکەت خوازیاری کرانەوەی کارگە و گەڕانەوە بۆ سەر کارەکانیان بوون بەیاننامەی هاوبەشی چالەکانی شۆڕشی ژینە بۆ پشتیوانی لە کامیۆنداران و نانەواخانەکان کۆمەڵێک لە چالاکوانان و ڕێکخراوەکانی هاوتەریب لەگەڵ شۆڕشی ژن ئازادی لە بەیاننامەیەکدا وێڕای دەربڕینی هاوسۆزی لەگەڵ مانگرتنی کامیۆنداران و نانەواخانەکان داوایان لە هێزە پێشکەوت و خوازەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکان کردووە کە بە هەموو توانایانەوە کار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی ئەم بزوتنەوە ناڕزایەتیە بکەن واژۆکارانی ئەو ڕاگەیاندنە لە خوازیاری گرتنەبەری ڕێوشێنی یەکلاکەرەوەی نێودەوڵەتی دژ بە کۆمەری ئیسلامی لەوانە بایکۆتی تەواوەتی ڕژیم هاوشێوەی وەڵامدانەوەی جیهانی بەرامبەر بە دەوڵەتی ئاپارتاید لە ئەفریقای جنوبی و دەرکردنی نوێنەرانی کۆماری ئیسلامی لە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بوون واژۆکاران جەختیان لەوە کردەوە کە مانگرتنی شۆفێرانی بار هەڵگر و نانەواخانەکان تەنیا بزوتنەوەیەکی سندیکایی نییە بەڵکو بەشێک لە خەباتێکی بەرفراوان بۆ گەیشتن بە ژیانێکی شایستە و گۆڕانکاری بنەڕەتی لە ڕێگای ڕووخاندنی کۆماری ئیسلامیەوەی پاڵپشتی چالەکانی مەدەنی و ژینگەیی کوردستان لە مانگرتنی کامیۆندارانی ئێران ڕۆژی پێنجشەمە هەشتی جۆزەردان کۆمەڵێک لە چالەکانی مەدەنی و ژینگەی شاری سنە لە بەیاننامەیەکدا وێڕای جەختکردنەوە لەسەر دۆخی سەختی مەعیشەتی و پیشەیی شۆفێرانی بار هەڵگر پشتیوانی خۆیان لەو بزوتنەوە دووپات کردەوە لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە دۆخی نابەرابەری ئابووری گوشاری سەختی مەعیشەتی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانی ئەو چینە و هەڵسو و کەوتی ئەمنیەتی لەگەڵ ناڕزایەتیە سەنفیەکان مایەی نیگەرانی هەمومانە مانگرتن نەک هەر مافی سەرەتایی کامیۆندارانە بەڵکو تاکە ڕێگای یاسایی بۆ گەیشتن بە مافەکانیانە ئێمە دەست بەسەرکردنی شۆفێران مەحکوم دەکەین و ڕای دەگەێنین کە سەرکوت وەڵام دەرەوەی داواکاریەکانیان نییە و داوا دەکەین بە زووترین کات هەموو بەندکراوان ئازاد بکرێن هەروەها داوا لە هەموو ڕێکخراوە سەربەخۆکان دەکەین پشتیوانی لە کامیۆنداران بکەن چونکە داخوازیە مەعیشەتیەکانی ئەوان داواکاریەکانی ئێمە ژەگرێتەوە و ژیانی شایستە و کەرامەتی ئینسانی مافی هەمومانە
سەپاندنی سزای زیندان بەسەر کارۆ عەلیداد لە مەریوان. کارۆ عەلیداد چالاکی ژینگە پارێزی خەڵکی مەریوان لەلایەن دادگای ئینقلابی و شارە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 18 مانگ زیندان مەحکوم کراوە. کارۆ عەلیداد لە ڕێکەوتی 3 بەفرامباری 1403 هەتاوی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازرایەوە. ڕۆژی 11 ڕەشەمەی 1403 هەتاوی ئەو چالەکە مەدەنیە پاش 2 مانگ بەندکران بە دانانی بارمتە لە زیندان ئازاد کرا. بەهاری ئەم ساڵ کارۆ عەلیداد بە تۆمەتی تەبلیغ دژی نزام دادگایی و بە 18 مانگ زیندان سزادرا. گواستنەوەی ئومید ئیبراهیمی بۆ زیندانی شنۆ. ڕۆژی چوارشەمە حوتی جۆزەردان ئومید ئیبراهیمی شارومەندی خەڵکی شنۆ پاش 22 ڕۆژ لێپرسینەوە لە گرتوخانەی اطلاعاتی ورمێ بۆ زیندانی شنۆ ڕاگوێزرا. بەیانی چوارشەمە حەڤەی گوڵانی 1404 هەتاوی ئومید ئیبراهیمی هاوڕێ لەگەڵ 2 هاوڵاتی دیکە بە ناوەکانی ڕەشید فەقێزادە و یاسر شەریفیان بە بێبەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ گرتوخانەی اطلاعاتی ورمێ ڕاگوێزران. ئەو 3 شارومەندە لە ماوەی بەندکرانیاندا لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کراون و هێشتا هۆکاری دەست بەسەرکرانیان ڕوون نەکراوەتەوە. سوتانی دارستان و زەوی کەشاوەرزی جوتیاران لە شارەکانی ئیلام و سەرپۆلی زەهاو. بەهۆی سوتانی دارستان و زەویە کەشاوەرزیەکانی ناوچەی خەرگاوی ئیلام و تەپەکەبوودی سەرپۆلی زەهاو زیانێکی زۆر بە ژینگە و جوتیاران گەیشتووە. بەپێی ئەو دیمەنە و ئەو دیمەنانی کە بەدەستمان گەیشتووە دەیان هێکتار لە دارستانەکانی ناوچەی خەرگاو لە عەلیشیروانی ئیلام لە ئاگردا سوتاوە و هەوڵی ژینگە دۆستان بۆ دامرکانەوەی ئاگرەکە هیچ ئاکامێکی نەبووە. لەلایەکی دیکەشەوە دەیان هێکتار بەرهەمی گەنمی جوتیاران لە شارستانی سەرپۆلی زەهاو لە ئاگردا سوتاوە و خەڵکی ناوچەکەش بە کەمترین ئیمکانە توانیویانە ئاگرەکە بکوژێننەوە، بەڵام زیانێکی زۆریان پێگەیشتووە. پاڵپشتی پەرلەمانتارێکی ئەوروپا لە وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی. ئیلاریا سالیس نوێنەری پەرلەمانی ئەوروپا لە ئیتالیا لە پەیامێکی ویددیۆییدا پشتیوانی خۆی لە کارزاری نێودەوڵەتی بۆ ئازادی وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی ڕاگەیاند. ئیلاریا سالیس لە پەیامەکەی داوتی بە کارزاری ئازادی بۆ وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی 3 ژنی تێکۆشەر کە مەترسی لە سێدارەدانیان لەسەرا پەیوەست بووە. ئەو 3 بەندکراوە سیاسیە ڕاهێنەری وەرزشی، یاریدەدەری کۆمەڵایەتی و چالاکی کرێکاری بوون. 3 ژنی ئازا و بوێر کە بە تۆمەتی بێبنەمای چالاکی چەکدارانە دژ بە ڕژێم بە ئیعدام مەحکوم کراون. تەنیا تاوانی ئەوان خزمەت بە مرۆڤایەتی و داکۆکی لە کەرامەتی ئینسانی بووە. ئەمڕۆ 3 بەندکراوە لە زیندانی ئێڤیندا لەژێر ئەشکەنجە و ئازاری جەستەیی و دەرونیدان. زیندانی ئێڤین هەمان شوێنە کە ڕۆژنامەوانی ئیتالیایی سیسیلیا ساڵات تێیدا زیندانی کرابوو. من وەکو پەرلەمانتارێکی یەکێتی ئەوروپا پشتیوانی لە هەموو بەندکراوانی سیاسی ئێران دەکەم و دژایەتی خۆم لەگەڵ سزای سێدارە توپات دەکەمەوە و من لە بەرامبەر سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیدا ڕاوەستاوم و ئەو 3 ژنە تێکۆشەرە بەتەنیا ناهێڵم. کۆبوونەوەی لایەنگرانی حیزبی سۆسیالیستی چەوساوەکان لە دیاربەکر ڕۆژی پێنجشەمە 8 جۆزەردان کۆمەڵێک لە لایەنگرانی حیزبی سۆسیالیستی چەوساوەکان لە شاری دیاربەکر لە بەردەم دادگای ئەو شارە خۆپیشاندانیان کرد. بەشداربوانی ئەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی، خوازیاری داخستنی سیا چاڵەکان لە تورکیا و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بە وتەی محەممەد ئاڵتینکایە 43 بەندکراو لە زیندانە فەوق ئامنیەتیەکانی ناسراو بە سیا چاڵەکان زیندانی کراون. هیچ زانیارێکیش لەسەر چارەنووسیان لە بەردەستدانیە و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستیانن. دەوڵەتی تورکیا ئەبێ کۆتایی بە سیاسەتی سەرکوت بێنێت و دان بە مافی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا دابێنێت. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئەسیدی میهەن لە فراهانی عێراق. کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنانی ئەسیدی میهەن لە فراهانی عێراق ڕۆژی پێنجشەمە 8 جۆزەردان دژ بە نەبوونی ئیمەنی شوێنی کار کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان 2000 کرێکار لەو کارخانە کار دەکەن و بەدەست بڵاوبوونەوەی بۆنی ئەسید لەو ناوەندە و دەوروبەری وەزاڵە هاتوون. کرێکاران دەڵێن هەڵمژینی گاسی ئەسیدی گیانی خسوونەتە مەترسیەوە و بەڕێوبەرانی کارخانە هیچ بایەخێک بە تەندروستیان نادەن. تێکهەڵچوونی خەڵکی بەندەرگەرگان لەگەڵ هێزە ئینتیزامیەکانی ڕژیم ڕۆژی پێنجشەمە 8 جۆزەردان
هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر سوختبەرانی بەندەرگەرگان و لەگەڵ دانیشتوانی ئەو بەندەرە بە شەڕ هاتن. بە پێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی ڕژیم بە فیشەکی پلاستیکی و گازی فرمێسک ڕێژ هێرشیان کردوێتە سەر خەڵکی ناڕازی و وێڕای بریندارکردنی 15 کەس 40 شارومەندیان دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵیش کەلوپەلی سوختبەران لەلایەن مامورانی ڕژیمەوە ئاگر دراوە و شەڕێکی سەخت لە نێوان خۆپیشاندەران و سەرکوتگەرانی حکوومەتدا ڕووی داوە. بە پێی دوایین زانیاریش هێزەکانی ڕژیم پاش بەرگری بە هێزی دانیشتوانی بەندەرگەرگان ناچار بە هەڵهاتن بوون و ناوچەکەیان بەجێهێشتووە. پشتیوانی 4 ڕێکخراوی کرێکاری لە مەنگرتنی کامیۆنداران. 4 ڕێکخراوی کرێکاری بە ناوەکانی سەندیکای کرێکارانی نەیشەکەری حوتەپە، گروپی یەکگرتووی خانشینکراوان، کرێکارانی خانشینکراوی خوزستان و کۆمیتەی هاواهەنگی یارمەتیدان بۆ دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری لە بەیاننامێکی ئەوبەشدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆنداران ڕاگەیاند. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە یەکڕێزی و یەکگرتووی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لەگەڵ کامیۆنداران و شۆفێرانی بارهەڵگر نیشانەی پەیوەندی داخوازیەکانی زۆربەی چینی چەوساوە و زەحمەتکێشی ئێرانە کە بەدەست سەرمایەدارانی خوێن مژی ئیسلامی وەزاڵە هاتوون و بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان خەبات دەکەن. هیچ ئیرادە و هێزێک جگە لە پاڵپشتی یەکگرتوانەی خۆمان ناتوانێت کۆتایی بەو بارودۆخە کارەسەتبارە بێنێت. ئێمە لە سەرەتای ئەو ڕێگەیە داین و بۆ گۆڕانی چارەنووس و داهاتوومان ئەبێ یەکگرتوو بین. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی 3 چالاکی مەدەنی لە ئیسفەهان و نەهاوەند. لە ڕۆژانی ڕابردوودا 3 چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی نەهاوەند و ئیسفەهان بە ناوەکانی فریشتە سووری، عەلی جەهانیان و فەهیمە سوڵتانی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. فریشتە سووری و عەلی جەهانیان پێشتر لەلایەن دادگای ئینقلابی نەهاوەندەوە هەر یەکە و بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرابوون. بە پێی زانیاریەکانیش لقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە پەروەندەی تازەی بۆ ئەو دوو هاوژینە ساز کردووە. لە حاڵێکدا فریشتە سووری نەخۆشی درێژخایەنی هەیە و نابێت لە زینداندا بمێنێتەوە. لەلایەکی دیکەشەوە فەهمیە سوڵتانی خوێندکاری دەرکراو لە زانکۆی ئیسفەهان کە لە سەردەمی شۆڕشی ژینا و ساڵی 1403 هەتاوی دووجار دەست بەسەر و بە 1 ساڵ زیندان مەحکوم کرابوو بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.